میوانداری بەڕێز کاروان داود ئەندازیاری کشتتوکاڵمان کردووە. کاکاروان زۆر بەخێر. تۆ کەسێکی گونجاوی کە قسە لەسەرم بابەت بکەی بۆ پێی کە اختصاصی خۆت ئەندازیاری کشتتوکاڵی. ئەم جەنگە کاریگەریە خێرا و ڕاستە و خۆکانی بۆ کەرتی کشتتوکاڵ چییە؟ بەدڵنیایە خۆی وشەی شەڕ هەر وشەیەکی زۆر ناخۆشەکەت سترس لەسەر دەرونی مرۆڤ دروستەکان جوتیار لە زۆر کاریگەری لێ ئەکات. جوتیار کە کاتێ هەڵە 3 ساڵانە پلانی خۆی دەئەنێ لە کێڵان لە چاندن ئەمانە هەمووی وزە پێویستە پشتی بەبەسە هەر لە تراکتۆرەوە حتاکو دەڕاستەش کە بۆ دروینەوە پێویستە وزەی بۆ دابین بکرێت لە گازە لە ڕۆنە لە تایەکە هەرچەند پترۆکیمیای تەداخل لەگەڵ تای یعنی ئەمانی ئەبێ پێویستە بۆ دابین کرێ بۆ ئەوەی بەردەوامی بە ئیشەکەی بە هەموو کاریگەریەکی وەستان نەهاتن شەڕ ئەبێتە هۆی دووقاتبوونی نرخەکانیان هەموو دووقاتبوونی نرخەکانیش لەسەر جوتیار دوو جەرزێ ئەبێت لەبەر ئەوەی لە ڕووی ئاسایشی دەرونی خۆی و ئاسایشی خۆراکەوە تووشی دڕەڕاوکەیەکە کە بێت کە چی بکە ئایا کشتتوکاڵەکە بکە یان نیکە لە هەردوو حاڵەتەکەیە ئەو تووشی کێشە بێ ئەگەر نیکە داهاتی نابێت ناوبازار تووشی کێشە ئەبێ ئەگەر بشیکە کۆمەڵی ئالنگاری ئابوووریەتە بەربی کە ناتوانێت ئەو داهاتە بەدەست بێنێتەوە کە بتوانێت لە کۆی تێچوەکەیە تەختەی بکاتەوە پلانی جوتیارانەکە تێک لە ساڵێکەوە بۆ ساڵێکی تر چکە جوتیار هەموو ساڵی حسابی خۆی ئەکە ئایا ئیمساڵ چی بکات چەند دۆنم بکە ئایا من بتوانم ئەو پارێم دەست ئەکەوێتەوە کە ئەو تێچوەی هەیە بەپێی ئەم شەڕێکە ئێستاوی بەم ڕۆژانەی کە کاریکار ڕۆژ بە ڕشتەکان گرانتر ئەبێ لەسەری لەبەرەوەی گواستنەوە گەورەترین کێشەیە لە کاری جوتیاریە ئەنجا دوای ئەوە یەتە سەر کودەکان کە کودی کیمیاکان خۆتەزان لە وڵاتی ئێمە بەرهەم نایە لە وڵاتەکانی دەرەوەیە یەکێک لەوانە خەلیجە ڕێگای خەلیج کە ئیسا تووشی ئەم کێشەیە بوو کە داخرانە هەموو ڕۆژێکە وەستانی نرخی بەرز ئەکاتەوە لەبەر ئەوەی ئێمە ئاسایشی کودی خۆمان نییە لە ناوخۆی بازارە یان پاڵپشتێکی وامانە مەخزانەکان کە پڕ بێت لە سەماد لە جۆرەشتانی کە بتوانانی بڵێ ترسی ئیم ساڵمانە بەڵام ئەگەر لەس بۆ بەشی ساڵێک ئەی ساڵی داهاتوت لەبەرەوەی ئەم جەنگە کە کۆتایشی پێبێت دڵنیا بە کاریگەریەکانی هەر ئەمێنێت بڵێن ئاساواری ئەمێنێتەوە بۆی بەرچاوڕوون بین من باسی پەینی نایترۆجینیم کرد باسی ئەوم کردکامە بەکارهێنرێت لە بەرهەمێنانە بەگشتی لەم سەردەمی ئێستەیە بەرهەمێنانی کشتتوکاڵی پرۆسەکەی چییە چی پێویستە؟ ئێستا لەم قۆناغەیە وەکو باس بکرد سوتەمەنی بۆ تراکتۆر یەک لەوانە بۆ دەرمان ڕشتنە دوو بۆ ئەگەر بەشی یەکەمی سەمادەکەش کرابێت کە دابە بەشی دۆمی یۆریایەکە پێویستە بکرێ ئەو یۆریایە لە بازارە ئێستا تەنی بەچەنە و چەند دۆنم ئەکرێ بە کشتتوکاڵ دوای ئەوەش تۆ کۆمەڵشتی تری تایبەتمەندی هەیە هەمووی لێک شوێنان نییە خۆتەزانی تۆپۆگرافی کوردستان هەر پارچە و پارچە و لە شوێنێکە ئەمە زیاتر کارەکانی قورستر کردو دوور درێژی کردوەوە واتە سوتەمەنی یەکێکە لە هۆکارە گرنگەکان دووەمیش یۆریە کە زۆر گرانە ئێستا یۆریاش یەکێکە لەو مادانەی کە پشت بە گەروی هورمزە لە پترۆکیمیایش بەشدارە لە دروستکردنیە لە یەکێ لە مادە ئەڵگرەکانی بەکار ئەیانرێت لەوە لە دروستیەکە دوای ئەوەش کۆمەڵی مەوادی تری هەیە کە لە موبیداتە کە بۆ نەخۆشیەکان بەکاریت لە دوای ئەمە کە پلەی گەرمی بەرز ئەبێت و نەخۆشیەکان دەرەکەون دەرمان پێویستی پێێتی ئەو قوتووە ئەو پاکێجە ئەو لایلۆنی کە ئەو دەرمانەیان ئەو ئینەی پێ بەکارێنێ هەمووی مادی پترۆکیمیاییە یعنی ئەو کارگەی کە ئەمانش دروستەکە ئەوانیش نرخ زیاکەن کە ئەوژ نرخی زیاکرد نرخەکە کەوێتە سەر جوتیار واتە ئەمانەی کە پێویستە بۆ بابەتی کشتتوکاڵ بە تایبەت ئەو مادە کیمیایانەی پێویستمانە خۆشمان هاوردەیەکین لە کوردستان ئەم جەنگەش کاریگەری گەورەی لەسەردانا بەدڵنیایی و زۆریش کاریگەری لە هەموو سانیەیەک بە دواکەوتنی وەستانی ئەم شەڕە نرخەکان زیاتر ئەبێت لەسەری ئەمە باسی شوێنێکمان کرد کە وەکو هەرێمی کوردستان بۆ نمونە ڕەنگە تا ئێستا بە جۆرێ لە جۆرەکان ئاگری ئەم جەنگەی بەرنەکەوتوە باشە و شوێنێک کە جەنگی تایە خودی ئێران خۆی کە باسی ئەسفەهانمان کرد چەند گرنگە لە ڕووی کشتتوکاڵیەوە ئەو شوێنانە چ زیانێکیان پێدەگات بەهۆی ئەم جەنگە ئەوان زیانی ئەگەر با بڵێن هاوردەکردنی یان نردنە درەوەی ئەو بەرهەمانیان هەیە لەبەر ئەو ئەوان وڵاتێکن پیشەسازی خۆیان هەیە کۆگای خەزنکردنە لەبەر ئەوی تۆ کارکێکە دروستیەکە بە ملیۆنان تەن دروستیەکە ئەگەر لە کارگەکەش بە بەشی خۆی هەیە ئەگەر نەشی فرۆشی بۆ وڵاتانی دەرۆنێ نێرێ بۆ وڵاتانی دراوسی بەشی خۆی دابین کردووە یعنی ئەتوانێت تا بڵێن تا ماوەیەک بتوانێت ئاسایشی خۆی دابین کە لە کود و لەو دەرمانە پێویستیانی کە خۆی هێتی لەبەر ئەو هەموو شتەکان دروست ئەکات سەبارەت بە زەویە کشتتوکاڵەکان زەویە کشتتوکاڵەکان دڵنیا بە ئەگەر نەکرێتەوە بە کشتتوکاڵی زەرەکەی ئەگەر تۆ ئەم ساڕوخەیان ئەم سوتەمەنیەیان ئەم فیشەکەی کە بەر زەویەکە کاریگەریکی درێژخانی ژینگەی هەیە لەسەری لەبەر ئەو مادەی باروتیانی کە تایەتی
کاریگەری لەسەر ئەو مایکرۆ ئۆرگانیزمانە کە لە خاکەکە کە بێتە هۆی بە بێپیدبوونی خاک لەبەر ئەوەی ئەمە کاریگەری بۆ ساتێک نییە بۆ چەندەها ساڵ ئەمێنێتەوە ساڕۆخی نەتەک چەند کاریگەری هەیە دوای ئەو غازانی کە ئەتەقێت لە کاتی پاڵنان و لەو حەشۆل و دەفعانی کە بەکارێ چەنە CO2 ئەکەنە کەش و هەواوە ئەم CO2 چەند ڕێژەی زیێ ئەکات دوای ئەو بە ڕێژەی بارانبارین ئەبارێتەوە بەسەر ئەم ڕۆکانەیە کە ئەم ڕۆکانە توانای برنگاریان نییە مادێکی ژەهری تازەیە بۆ ڕووەکە تا ئیسا نێبیستووە لەبەرەوەی تایبەت نییە بە هەزمکردن و بەرەنگاربوونەوەی ئەو ژەهرە تازەی کە مرۆڤ بۆتە هۆکاری بۆ بابەتی کشت و کاڵی یەک پارچە کێشەیە ئەم جەنگ بە دڵنیایی و زۆر هەسە لەبەرەوەی کە چارەسەر چییە لە دۆخێکی ئاوایە چی چارەسەرە پێویستە لە ڕووی کشت و کاڵیەوە چ جۆرە پلانێدا بنرێت ئەگەر باسی وڵاتی خۆمان بکەین ئەبێت لە سەرتاوکە ئەوش با بڵێن حکومەت وەزارەتی کشت و کاڵە پلانی گشتگیری جێبەجێ بکە نەک بۆ ئێستا بۆ ساڵانی دوای ئەوەش یعنی ئەمە زەنگی ئاگادارکردنەوەیە کە ئەمە شەڕێکە بۆ ئێستاە بەڵام بەردەوامی هەیە لەبەرەوەی تەماحی ئەم وڵاتە زلیێزانە بە شێوەیەکە کە تۆ نازانی چ خوێندنەوەیکی بۆ ئەکرێ حتا ئەوانی کە زۆر مختصشین لەوە بەرە دڵنیایانی چی ڕوئەیات و نەتیجەکەی چیە باشترین ینی بەڕئی من بە حەلی حکومەت هاوکار بێ لەگەڵ جوتیارانە نێڵن سەر بەرز بێتەوە نرخەکان بەرز بێتەوە چێکێکی مەخزانەکان بکەن ئەوەی کە توانە هەیە ڕێگا هەیە بتوانە بهێنرێت ئەگەر ئێستا بۆ نمونە ئەگەر تەنێکیش بە ملیۆنە بێ ئێستا باشترە لە بەیانی لەبەرەوەی بێ بە ملیۆن سابر دوای ئەوەش دابشکردنێکی یەکسانانە بەسەر جوتیارانە بێ هەموو جوتیارێکی ڕاستەقینە نەک جوتیاری با بڵێن بازرگان کە بەس بۆ فرۆشتنەوە بەبەستی هەبێت بتوانرێت ئەو بەشەیان ئەو حسەی خۆی وەرگێت لە سەماد لە کود لە سوتەمەنیش حتا سوتەمەنیش ئێستا من بۆ برا ئەوانی دەڕاستیان هەیە زۆر ئەرکەکەوێتە سەریان لەبەر ئەوەی هەموو سعاتێک گرانەکەوێت دوای ئەو گرانیە کاتە سەر نرخی کیلۆیە گەن و جوتیارەکە یعنی ئەگەر ئێستا بتوانێت خەزنی کات و لە مەخزنی تایبەتی خۆیەوە بە شێوەیەکی پاراستن و دوور بێ لە سوتەمەنی و لە تەقینەوە ئەوانە لە ئێستەوە باگاز خەزن باشە لەو بابەتی ئەمریکایە ئێستا هەر وا بە خێرایی جوتیارانی ئەمریکی پلانی ئیشیان گۆڕیوە دێ دەست بۆ بابەتێکە با کە کەمتر سوتەمەنیەوە کەمتر پەینی کیمیایی دەبێت ئەوەی کە تۆ شارەزایید لە هەرێمی کوردستانە هەیە چ بابەتێک کەمترین پەینی کیمیایی دەوێت بۆی جوتیاران لێرەوە بەرچاوڕوون بن دەست بۆ ئەوە بن خاکەکەیان لەو بابەتەیە بەکاربێنن چ بابەتێک پەینی کیمیایی زۆر هەیە کە لە ئێستا تێچووی زۆرە بێ ڕەنگە جوتیاران ڕەچاوی دۆخی ناوچەکەش بکەن بەداخەوە ئەویان لە کوردستانە ناتوانێت جێبەجێکرێت لەبەر ئەوەی ئەوانەی کە کەمترین کودی کیمیانێ بڵێن ئێستا بەرەو هاوی نەڕۆین فول سۆیایە یان سۆیابینە لەبەرەوەی ڕۆکێکی پەقلەمەنی و نایترۆجینی هەوا تەسبیت لە خاکەکات و پێویستی بە یۆریان نیە بەکاری بێنی لەگەڵ فاسۆلیای لۆبیایە کە ئەمانە پێویستی بە ئاودانێکی زۆرەوەی بەڕاستەکە لە لای ئێمە تۆزە زۆر کێشەی ئەوە حتا ئەوەش پێویستی بە وزە هەیە لەبەرەوەی ئاودانەکەی پێویستی بە وزە سەرچاوی ئاوەکە بڵێن ماتۆڕە مزەخێ چۆن بەکە ئەمانە شەمی پێویستە بە وزەی هەیە ینی ئەمانش کاریگەریان لەسەر بەڵام کەمتر بەڵام بەداخەوە هەتا ئێستا لە وڵاتی ئێمە خولی کوشت و کاڵی کە زۆر گرنگەکە لە چانەها دانیشتنی تر و بەرنامانی بەڕێزتانە بە ئاماژمان پێ کە ئەبێ جێبەجێ بکرێت ئەبێ جێبەجێ بکرێت ئەبێ بەردەوام بین لەمە زستانە و هاوین خولی کوشت و کاڵی بکەن زۆر گرنگە ڕابێن لەوە خاکەکەی بەپیت بێت ئەگەر بۆ نمونە گەرمە شامینەکە بەرهەمێکی تر بکە ئەگەر بۆ دەریشەوە بێ بناوخۆ بێ نۆکە نیسکە فاسۆلیای لۆبیە بتوانێت شارەزای لەو بەرهەمانەیە دروست بکرێت بۆ ئەوەی هیچ نەبێ بازار تۆزێک ئەو کێشەی لەسەرکەم زۆر باشە تۆزە لە جەنگ دوورکەوینەوە بە دەرفەتی ئەزانم باسێکی ئەم بارانەی هەرێمی کوردستان و داهاتیاوەم ساڵ سوپاس بۆخوا لە هەرێمی کوردستان زۆر باش بەرز بۆتەوە لە ڕووی کشت و کاڵیەوە ئەکرێ چ سوودێکی هەبێ بۆمان ئەگەر پلان هەبێ سوودێکی زۆری درێژخایانی هەبێ ناڵێن کوردخایان درێژخایانی هەبێ ئەوش بە بەرنمەیە بەرنمەکان هەر لە دروستکردنی سەدەوە ئەگەر بیگرێت ئەمە لانی پەیوەندیدار و پێویستی بە بودجەیەکی زەبەلاحێکە بێ حکومە دەستی بێتێ لە دوای ئەوە یەتە سەر جوتیاران یەتە سەر گوندنیشینیان یەتە سەر بەشەکانی کشت و کاڵی ئەگە لە بەشە کشت و کاڵەکان و دەست پێکەم بەشی غەباتمانێ بەشی دارستان و پاوانمانێ پێویستە وەزارەتی کشت و کاڵ پاڵپشتیان بکات و جارێکتر هانیان بکە دەستکەن و بە داڕوانندن و دروستکردنی خطوتی کەنتۆری لەو شوێنانی کە لێژە و دار بڕوێنێ لەبەر ئەوەی هەموو چاڵێک ئەم بارانە کە ئەبارێ گلی ئەیاتەوە ئەچێتە بەشەکانی ژێرەوە زیاتر سوودی لێ وەرەگیرێ لە هەمان کاتیشە ڕوانی دارەکەت مسۆگەرەکە بۆ هامی کە ئەڵێ تووشی کێشەی ئەوە نابی دوای ئەوەیەتە سەر گوندنیشینەکان پێویستە حکومەت وەزارەتی کشت و کاڵی لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکان کە بەڕێبەرەتی ڕێنمایی و توێژینی و کشت و کاڵی و بابەتەکانی ترە بتوانن بەرنامەی چۆنەڵی تەوعیە
چۆنەڵی بە ئاگابوون کە شوێن هەیە بۆ نمونە لە کۆمەڵی گوندە سەختی بتوانێت بربەستی بگرین وەکو چۆنەڵی دروێنەی ئاوی فێر بکرێت چۆن دروێنەی ئاو بکەین لەبەرەوەی ئیمساڵ بارانباری و بەڵای ساڵی داهاتووە تا بارانێکی زۆریش پلانێکی استراتیژی بە دڵنیایی ئەوێ ئەگەروانە بێ ینی وەکو وایە هیچ سوودێکی لێ نەبینێ بێت چکە ئێمە ناتوانین بەس بەسەد بڵێن کێشەکانمان چارەسەرەکەین کۆمەڵی سەد لە شوێنەکە دروستە بێ بەڵام گوندەکان زۆر دوورن لە سەدەکانەوە ئەی لە گوندەکانە چی بکرێت ڕێگای بچووکتر هەیە ڕێگای تر هەیە لە گوندەکانە پێویستە جوتیاران لە ئێستا و هاان بن بتوانێت ڕێگری ئاو بکرێت ئیتر لە ڕووبارێک بێت لە ئەستێڵێکا بێت لە پۆندێکی بچووکە بێت بەو شێوەی کە خۆیان پێویستیان پێێتی و بەڵام کەسانی زانیاری دەوریان بۆ بکاتۆ شارەزە لەو بوارێ کە چۆن بتوانێت نەکوکەوانی هەر کەس و شۆفڵێک بێنێت و پۆندە دروستە پڕ بوو لە ئاو بدەقێت و کارەسا دروستکە کە ئەمەش بێ بەرنامەیە کەسانی شارەزای لەو بوارانە زانیاریان لێ وەرناگیرێت ئیسیشارەیان پێ ناکرێت نای بنە سەر کارەکە کە بتوانێت بڵێ ئەمە باشە یاننا دووەمێتی سەر ناوشارەکان ئێمە لە ناوشارە چی بکەن ناوشاری شار دەستی هەیە بۆ نمونەستێکی زۆر دروستەکرێت لەم شاری ئێمە لە شارەکانی تریشە بەڵام هەتا ئیسە نەمبینیوە بەرنمەیەکیان هەبێت بتوانێن ئەو ئاوە کۆ بکەنەوە ئەویش بە دیسانی لە سەرەتای دروستکردن بە ئەو ئاوەی کە لە سەربانەکان کۆ ئەبێتەوە بێتە خۆرە بکرێتە بۆریەکە و جارێکتر لە خەزانێکە لە ستیەکانە کۆ بکرێت هەر بۆ ئەودانی باخەکانی خۆیان بەکاری بێننەوە کە ئەمە زۆر گرنگکە کە پێویستە زیاتر تیژیکە نەخزە چکە ئەوان لەوانی کولفەی بەس بۆریەکیانە بێ بەڵام ئەزان چەند کولفەی ئاویان بۆ گەڕێتەوە یەک جار تۆ بۆری دانی بەڵام تۆ باخ بەردەوامە بێ ئاوی بیت بەردەوام ئەبێ ئەو کەسانی لەو شوێنان لە ژینگێکی پاکا بژین بەردەوام جارێکی تر ئەگەر هەر باران نەباری ئەو باراناوانە ئەتوانی کۆیکەینەوە نەچێتە زێرابە و بڕوات و بە فیرۆ بچێ هەر خۆیان لە ستیەکانە ئەتوان خەزانیان بۆ دروستکەن لە پێش سەرەتای دروستکردن و دیزانە بە ئەندازیارە بەڕێزەکانی خۆیان کە ئەو دیزانیان بۆ دانێ کە بۆریەکە باوەڕ ناکەم شتێکی زۆر یەکەم جارمە پێشنیازێکی لەو جۆرە بیستم بیرۆکەیەکی جوانە بە هیواین کە گویان لێت بوو بێ و ئەمە کاری خۆی بکە کەی بارانە بێتە مەترسی بۆ سەر کشت و کاڵ بۆ سەر دانەوێڵە و گەنم کە ڕێژەی خۆی لایە کە دابشبوون نەبوو لە بارانەکەیە لە سەریەک بوودابن لەبەر ئەوەی کاریگەری لەسەر خاکەکە خاک با بڵێن ئۆکسسیجین ناهێڵێ شتێکی پێڵەن وەتەلۆگین بە ئینگلیزی واتە ئەبێ مان پەنەخواتەوە لە شوێنەکانە کە ئۆکسسیجینە نەما ئەم ڕووەکە ڕێگەکانی گەشە ناکە هیچ کارێکی ناکە کە بتوانێت ئەو توخماتانی کە پێویستی پێێتی لە خۆراک لەخەکە هەڵی مژێت و کاری گەشەی خۆی تێپەڕەکە بەڵام ئەگەر بین کەشی بێتەوە بە کوردیەکەی ئەتوانێت ئەو دەورە ببینێت و زیاتر کردداری ڕۆشنە پێکاتن کات و ئەو ئاوەزیای کە لە خۆیان لە خاکەکەیە هەڵی مژێت و جارێکی تر بە شێوەی هەناسەدان بیکاتۆ کەشوهەوە بەڵێ بەڕێز کاروان داودەن دازیاری کشت و کاڵ زۆر خۆشحاڵ بوو مادوومان کرد سپاس.